چوار لایەنە ناڕازیەکەی هەرێمی کوردستان کە بەهۆی ساختەکاری بەرفراوانەکەی 12 ئایارەوە بە تەواوەتی دڵیان لە یەکێتی و پارتی ڕەنجاوە نانەوێت جارێکی دیکە لەگەڵ ئەو دوو لایەنە پێک بێنەوە و پێکەوە بگەڕێنەوە بۆ بەغدا. ئێستا کە پارتی و یەکێتی ژێربەژێر خەریکی دانوستان و ڕێککەوتنن بۆ ئەوەی لە نێوان خۆیاندا ئەو پۆستانە دابشکەن کە پشتی کوردن لە بەغدا، چوار لایەنی ناڕازیش لە هەرێمی کوردستان کە لە هەر یەکە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری پێکدێن لە بەرێکدا کۆبوونەتەوە و نانەوێت شوێن سیاسەتەکانی ئەو دوو حیزب بکەون و خۆیان پرۆژەی هاوبەشیان بە بەغدا دەبێت. زوتنەوەی گۆڕان کە لە هەڵبژاردننی 12 ئایاردا زۆرترین ساختەکاری بەرامبەرکراوە پرۆژەکانی پارتیوێچەتی بە پرۆژەی پۆست و ئیمتیازات دەزانێت و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریش پێی باشە چوونەوە بەغدا بۆ مافی خەڵک بێت نەک پشکپشکێنەی حیزبی. تا بابزانین ئەنجامەکە چۆنە بێ و ئەوان داوای چیەکەن، ئەوان ئەوەندەی ئەوەی ئێمە بزانین، ئەوەندە کە معلوماتمان بۆیە لە دانیشتنەکانیان لەگەڵ لایەنە عەرەبەکانە ئەوەندەی داوای پۆست و داوای مەکسەبی حیزبی و بنەماڵەیی و ئەوانە ئەکەن بەڕاستی ئەوەندە داوای چارەسەرکردنی کێشە سەرەکیەکانی کوردستان ناکەن. بەلامانەوە گرنگە کە سەرەتا باز لە گێڕانەوەی حەقی خەڵکی و دەنگی خەڵکو و باشکردنی ئەم دۆخی ئێستای کوردستان و پێدانی گرنگی پێشوەختی نەزاهەتی هەڵبژاردنەکانی کوردستان بێ. ئەگەر ئەمانە بکرێ بە دڵنیایی و ئەم هێزانەش ئەم 4 هێزە ئەتوانین پێکەوە بڕیارێ بین بۆ مەسەلەی پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ بەغدایە، بەڵام پرۆژەی هاوبەش لەسەر بنەمای خزمەتکردنی خەڵک نەک لەسەر بنەمای پشکێنە و دابشکاری پۆست و دەستکەوت و ئیمتیازات بۆ هەرێکێکمان. دوولانە ئیسلامەکەی هەرێمی کوردستانیش کە بەشێکی ساختەکارەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیان بەرکەوت هاوڕان لەگەڵ گۆڕان و هاوپەیمانی و تەئکید لەوە دەکەنەوە پرۆژەکانی یەکێتی و پارتی پرۆژەی نیشتیمانی نین. پێیان باشە دوای ڕاگەاندنی ئەنجامی فەرمی هەڵبژاردنەکان چوار لایەنەکە قسەی کۆتایی خۆیان بۆ چوون و نەچوونەوە بۆ بەغدا بکەن. پێمان وایە ئەم دوو لایەنە بەشێکی گرنگی ئەو دزیکاری و کەزوو تەزویرن کە لە هەرێمی کوردستان کراوە و لەگەڵ لایەنەکانی تری عێراقی کە هاوبەشن لەو پرۆسەیە کە پرۆسەی سیاسیان لە عێراق و هەرێم بێ متمانە کردووە. چاوەڕوانی نەو دەرەنجامانە ڕابگەێنرێن ئەو کاتێمە هەڵوێستی خۆمان بەڕوونی ئەڵێن وەک مەبدە کۆمەڵی ئیسلامی ئەمە لەم پرسە لەگەڵەوە این چوار لایەنەکە بەیەک کۆبین و پێ کۆ بڕیارە دەین. من پێم وایە یەکێتی و پارتی هەر لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا چ دەستگا نیشتیمانیەکان چ پرۆژە نیشتیمانیەکانیان هەموو لەبار برد. ئێستەیش بەم بارودۆخەی ئێستاوە من پێم وایە ئەوەی کە ئەوان خوڵقاندیان فرسەتی ئەویان تێدا نەهێشتوەتەوانێ هێز و لایەنە سیاسی ناڕازیەکان لەگەڵ یەکێتی و پارتی بتوانن پرۆژەی هاوبەشی نیشتیمانیان هەبێت. سوربوونی چوار لایەنەکە لەسەر هەڵوێستەکانیان لە کاتێکدایە پێشتر چەند جارێک بەرپرسانی یەکێتی و پارتی داوایان کردووە پێکەوە بگەڕێنەوە بەغدا و گفتوگۆی پێکەنانی حکومەتی داهاتوو لەگەڵ لایەنە عێراقیەکان بکەن. پێداگیری ئەم چوار لایەنە لەوەوە سەرچاوی گرتووە کە دوو حیزبە دەسەڵاتدارەکە لە ناو خۆدا بنەمەکانی یەکڕزیان هەڵتەکاندووە و لەسەر پۆستەکانیش لە ناوخۆیاندا گفتوگۆیان کردووە. ئەنجا داوای یەکڕیزی و یەکگەڵوێستی دەکەن. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.